یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵمەتێکدا ڕۆژی 25 نۆڤەمبەری بەرز ڕاگرت لە دوو چالاکی جیاوازدا لە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی باز لە ماف و ئازادیەکانی ژنان کراو بە پێویست زانرا ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بکرێتە دەرفەتێک بۆ خزمەتکردنی ژنان و بەدەستێنانی مافەکانیان. هەر لەم ڕۆژەدا هۆڵێک کرایەوە لە پای ئەو خزمەتە زۆرەی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە قۆناغە جیاوازەکانی تەمەنیدا بە ژنان و چین و توێژە جیاوازەکانی تری کردووە. ئەم هۆڵەمان کردوانێت چونکە ئەم هۆڵە هەرخۆی لەسەر دەستی دادە هێروە بنیادناوە کاتی خۆی کە ئەو لێبسراوی ئەم مەڵبەندە بۆ کاری زۆر باشی کردووە. یەکێ لەو کارانەی ئەم هۆڵە بووە. ئێمە لەم ڕۆژەیە کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی دنتوتیژە دژی ژنان حەزمان کرد بە ناوی هەردادە هێرۆ بێدادە هێرۆ ڕۆڵێکی زۆر گەورەی دیوە جگە لە خەباتی سیاسی و پێشمەرگایەتی و پارێزگاریکردنی ئەرشیفی یەکێتی بۆ خۆشی خەبات جێڕێکی زۆر بەتوانا بووە لە بواری دیموکراسی و ئازادیە. لە پارکی هەواری شاریش ڕێکخراوەکانی بواری ژنان چەند چالاکێکیان بۆ ئەو یادە ڕێخست و بە بەستنی لۆگۆی تایبەت بەو یادە داوای پاراستنی مافەکانی ژنانیان دەکرد. لە کەلاریش چالاکێکی ئەدەبی و هونەری بە ناوی هەناسەیەک لە زەمەنی کۆرۆنادا بەڕێوەچوو تا لەو ڕێگەیەوە گزارشتێک لە غەم و نامەتیەکانی ژنان بکەن. بۆنێ ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان هەوڵماندا کە چالاکیەکی جیاواز بکەین چالاکیەک بکەین چۆن بڵێ ناوی چالاکێگە خۆیشی هەناسەیەک لە زەمەنی کۆرۆنادا چالاکێگەیش ئەدەبی و هونەریە شعرە گۆرانیە کورتە فیلمە. چالاکیەکان بۆ ڕۆژی 25 نۆڤەمبەر لە خانەقینیش بەردەوام بوو. لە کۆلێژەکانی زمان و زانستە مرۆڤایەتیەکان خەڵات درا با ڕێکخراوەکان و چالاکوانانی بواری ژنان. بڕیاریشە لە ماوەی 16 ڕۆژدا چەندین کۆڕ و سیمینار و کورتە فیلم بۆ ئەو یادە بەڕێوە بچێت. ئەم هەڵمەتە بۆ ماوەی 16 ڕۆژ لە سنووری مەڵبەندی ڕێخستنی خانەقی بەردەوامی هەیە و پێمان باش بوو کە هەڵمەتەکە لە کولیژی زمان و زانستە مرۆڤەکانی خانەقی دەستی پێ بکەین چونکە پێمان گرنگە کە لەم شوێنە و ئینطلاقەکەمان دەستی پێ بکە. لە شاری کەرکووک دوای گوێگرتن لە وتاری هاوسەرۆکی یەکێتی بە چەند چالاکێکی هونەری پاڵپشتی لە مافەکانی ژنان کرا. ئۆرگانەکانی یەکێتی لە کەرکووک پاڵپشتی خۆیان بۆ پێشێلنەکردنی مافەکانی ژنان دووپات کردەوە. کۆمەلگایەکی پیاو سالاریە پیاو خاوەن قەرارە پیاو خاوەن بڕیارە و جۆرەها توندوتیژی بەرامبەر بە ژنانەکرێت لە کار لە ماڵەوە لە دەور و پشتەکەی لە برا و باوکو و کەسوکاری لە جێگای کارکردنەکەی ئەمانە هەمووی کۆمەڵێ هۆکارە کە ئێمە لەم ڕۆژەدا داوا ئەەکەین نەمێنێ و گۆڕانکاری بەسەر ئەم واقعەیە بێت. لە قەزای چەمچەماڵیش مەڵبەندی یەکێتی گۆڕی دوژنی بەسەر کردەوە کە بەهۆی ژنبوونیانەوە کوژراون. یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە پشت و پەنای ژنان بووە بە باشی زانی ئەم ساڵ خۆی وەکو حیزب بەدەر لە حکوومەت و ڕێکخراوەکان ئەو یادە بەش ڕابگرێ و پشتیوانی مافەکانی ژنان دەبین لەم سنوورە وەکو مەڵبەندی چەمچەماڵ پشت و پەنای ژنان دەبین. لە پارێزگای هەڵەبجەش چەند چالاکیەک بۆ ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان بەڕێوەچوو. مەڵبەندی یەکێتیش لە هەڵەبجە پاراستنی مافەکانی ژنانی دووپات کردەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەست پێشخەر بووە لە گرنگی و ڕۆڵ و ئەوەی کە بایەخی ژنان زیاتر بکات چ لە پێگەکانی لە ناو ناوەندی بڕیارە لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خۆی و لە دانانیان وەکو دادوەر و وەکو پەرلەمانتار و وەکو وەزیر و وەکو ئەوەی کە تەنانەت لە ئۆرگانە باڵادەستەکانی یەکێتیە هەمیشە حوزوریان هەبێ بە پێی خۆیان. ماوەی 21 ساڵە لە ڕۆژی 25 نۆڤەمبەردا چەندین چالاکی لە وڵاتانی جیهاندا بۆ ئیدانەکردنی توندوتیژەکان بەرامبەر ژنان بەڕێوە دەچێت. ئەم ساڵیش بە دروشمی جیهان پرتەقاڵی بکەین. لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی وڵاتانی جیهان ئەو یادە بەرز ڕاگیرە. ڕێبازیوە کورسات نیوز.